لە هەرێما کوردستانە عێراقیژی ڕۆژنەمەوان و بەتایبەت یەن دۆزا بناوێ ڕۆژنەمەوانên بادینان کوپرانیاوان هاتنە ئازادکردن ڕاستی تەنگافکردنان دبن لە گۆڕا چالاکی میدیا جڤاکی بەری دوو ڕۆژان جارێکا دی ئۆمید بەڕۆژکی بۆ دەما کورد هاتگرتن و هێزن ئەولەکاریە دەست بە سەر کۆمپیوتەر وی دەگرت بوو یان کۆمپیوتراوی دەگرت بوو هەفدەمژی ڕۆژنەمەوان شروانی کو هێشتا زیندان کریە ڕاستی تۆمەتەکە سەختەکاریە دەبە ji بۆ ئاگاهیên dawî Kurd Connection mêvandariya parêzerê wan birêz bejdar Hesen dike spas emro biryar wa bû guhdar zêbarî azad bikirî we bêjgeleweş li ser keysî şirwanî hindê kesî dîkê ke legal dabû li zîndan bangêş kirawin دەتوانی ئەم دەمانەوێت لە زاری جەنابت ئەم هەواڵانە ببیسین. سڵاو لە جەنابتان تەواوی بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان ئەمڕۆ من سەردانی شێروان شێروانیم کرد و لە ماوەی ڕابردوو چەند ڕۆژە ڕابردوو دوو کەیسیان لە بۆ شێروان شێروانی کردێتەوە یەکیان بە تۆمەتی پەنجەمۆرکردن و تەزویر لە جیاتی هاوڕێیەکی گوایە پەنجەمۆرێکی کردووە لەسەر ئەوەی کە بگوازنەوە بۆ چاکسازی گەورانی سلێمانی یانیش بۆ داواکردنی فراشەڵی ئازادکردنی بەمەرج ئەوی دیکە کەسێکی تریان بۆ کردێتەوە گوایە لە ساڵی ڕابردوو لە مانگی 6 لە یەکێک لە ئەفسەرەکانی ناو چاکسازی ناو زیندان دوای شێروان شێروانی هەڕەشەی لە خۆی و خێزانی کردی کە هیچ بەڵگەیەکی نییە تا ئەو دقەیەش لە مانگی 6 ساڵی ڕابردووە بەڵگەیەکی پێوەیدا نەبووە حاکم داوای شایەتی لێ کردووە شایەتی پێوەیدا نەبووە هیچ بەڵگەیەک نییە ئەویش دۆسیەکی بۆ کراوەتە بە پێمات 229 لە قانونی عقوباتی عراقی. بەڵێ بڕیار وا بوو کە ئەوڕۆ گۆدار زێباری ئازاد بکرێ بوو نەبوو بڕیارێکە ئەوڕۆ تیمی پارێزەران و کەسوکارەکەش هەمومان لە چوارڕۆڵانی ئەوەی دابووین ئەمڕۆ گۆدار زێباری ئازاد بکرێ بەڵام بەهۆی ئەوەی کە یەکێک لە دادوەرە ڕێزەکان لە مۆڵەتدا بوو سێ دادوەرن کە کوڕێکی نەخۆش بوو لە خەستەخانە بوو لە مستەشفا بوو بابەتەکە دواخرا لە بۆ چەند ڕۆژی داهاتوو بەیانی دەوام نییە ئەگەر دوو بەیانی دەوام هەبێت تەوقع دەکەم ئینشاڵڵا دوو بەیانی گۆدار ئازاد بکرێ ئەگەر نەدەکەوێتە پاش دژن. یعنی باسیش یەکێک نازانم چی بڵێ لەگەڵ ئەوەی کە دادوەرێک کێشەیەکی هەبێ یەکێکی تر لە زیندانە زیندانێکە درێژ بکری ئەمە نازانم تا چەندێ لە شوێنێکە ڕوەدا شتێکی زۆر ناخۆشە. کاکە بەشدار باسی ئەومان کرد کە سێ کەس هاریوان شوان سەعید و ئایاسکەرم بانکراون بۆ ئیفادە وەرگرتن لەسەر کشتێکی شێروان شێروانی ئەوەی کە باست کرد چی بوو ئەوە بوو؟ بەڵێ ئەمڕۆ ئەوان ئەوستەیە هاریوان عیسا و هەروە ئایاسکەرم و شیوان سەعید هەرسێ ڕۆژنامەنووس چالاکوان ئەمڕۆ لە پۆلیس مکافحەی دۆک بانکەش کراون وتیان لێ وەرگیراوە بە ئینابە بۆی ئیفادە بدەن لەسەر ئایا کە شێروان پەنجەمۆر تەزویری کردووە یان نەیکردووە و ئەوانش ئەمڕۆ چونێ ئیفادی خۆیان داوە و ئەوان دەڵێن کە ئەمە تەزویر نییە و ئێمە خۆمان ماپان پێکرداوە کە پەنجە لە زیاتر مۆرکردن ئێستاش ئامادەین لە زیاتری پەنجەمۆرکردن بۆ کەیسێکە بەرژەوەندی ئێمە تێدابێت. باشە بۆ پێش دوو ڕۆژ بوو دوێنێ بوو یان پێری بوو کە ئومید بەڕۆژکیش دیسان بۆ جارێکی تر بۆ کاتێکی کورد دەستگیر کراو و دەست بەسەر کۆمپیوتەرەکە گیراوە ینی هۆیەکەی چییە؟ بەڵێ بابەتەکە ئیزعاجکردن و مزایقەکردنەوە بەردەوام ئەو کالاکان و ڕۆژنامەنووسانەی بادینان لەژێر چاودێری توندی هێز ئەمریکاندانا بەڵێ دوێنێ لەگەڵ هاوپیشەیەکی بە ناوی یاسر دەستگیرکردن چەند کاتژمێرێک بەڵام لەلایەن هێز ئەمریکانی دهۆک دواتر ئازادکردیان بەڵام کەلوپەلەکانیان تا ئێستاش دەست بەسەر داژیاوە کە بریتە لە کۆمپیوتەر و کامێرا و هەموو ئەو پێداوی کەلوپەلانەی پەیوەندی بە کاری ڕۆژنامەوانیوە هەیە. بەڵێ کاک بەشدار دەمیست باسی ئەوە بکەم کە لە قۆسڵخانەی ئەمریکیش کۆبوونەوەیەک هەبوو تایبەتش بوو لەسەر مەسەلەکانی ئازادی ڕاگەیاندن نازانم چ پەیامێک بەوانە ئەوانە تێگەشتنی ئەوانە چییە بۆ بابەتی ئازادی ڕاگەیاندن لە هەرێم؟ بەڵێ دوێنێ لەگەڵ بەڕێز سوورسای بەرپرسی مەلەفی سیاسی لەگەڵ هەروەها مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە قۆنسولیە هەولێر کۆبنەوەیەکی تقریبان کاتژمێرێک و نیو کۆبنەوەمان کرد لەسەر پرسی پاشەکشەی ئازادی لە هەرێمی کوردستان و هەروەها بەردەوامی دەسەڵات دارانی هەرێمی کوردستان لە بەرکەسکردنەوەی ئازادی و هەروەها ڕاوەدونانی ڕۆژنامەنووسان و ئیزعاجکردنیان و متابعەکردنیان لەلایەن هێز ئەمریکان لە مەنتیقەی بادینان و ئەوانمانە ئەوەی کە هەبوو بە ئەمانەت بە قۆنسولی ئەمریکامان گەیان و داوامانێ کرد ئەوانی تەدەخل بکەن و بۆی ئەو هەموو
ڕۆژانە سیناریۆ پلینیان بۆ دروست نەکەم بۆ ڕۆژنامەنووسانە. باشە بابەتی چونکە خۆمان دەزانین ئەوانەی بەتایبەتی کێسی بادینان هەندێ بابەت زۆربەی شتەکان سیاسی بوون ئەوانە چی دەڵێن ینی بۆ ئەوانە ینی قەنەعەتیان هەیە کە ئەمە بابەتێکی پەیوەندی هەیە بە مەسەلەی تیرۆر و ئەو شتانە کو چەند زۆربەیان زیاتر لە 2 ساڵ لە زیندانمانەوە و هێشتا هەندێکیان لە زینداندان. ئەوان گەیشتینە قەنەعەت لەبەرەوەی چەندین سەرچاوە ئەوانە زانیاری وەرەگرن و ئاگادارن و خەڵکی چالاکۆیان بینیوە ڕۆژنامەنووسیان بینیوە ئێمەیان وەکو تیمی پارێزەران بینیوە و ئەلحەمدوللا لەبەر ئێمە شتەکان بە ئەمانەتەوە دەگەین مزداقەتمان هەیە لەلایەن ئەو نیێتە دیبلۆماتیانەوە بە تایبەتی نیێتە دیبلۆماتی کۆنسولگەری ئەمریکا لە هەولێر ئێمە شتەکان بەڕاستی پێیان دەگەین ئەوانیش لە ڕێگەی محەطات و کەناڵی خۆیان و لە ڕێگەی وەزارەتی خارجیە و سەفارەی ئەمریکا لە مەڕدا بەردەوام لە هەوڵدانە و لە فشاردان لەسەر حکوومەتیان بۆی ئازادیەکان ئەوەندە بەرکەت نەکاتەوە. بەڵێ بەریز بەشدار حەسەن پارێزەر و داکۆکار لە مەفەکانی مرۆڤ لە هەولێر ڕاستەخۆ لەگەڵمان بوو زۆر سوپاس.